بۆنێکی ناخۆش لە بەشێکی شەقامی سەدمەتری سلەیمانی بڵاو بۆتەوە کاتێک پەیامنێری 1964 بە بوونی ئەم بۆنە ئەزانێت ئەگاتە شوێنەکە و دەبینێت ژمارێکی زۆری ئاژەڵی مردار بوو کە مانگان لە ڕۆخی شەقامەکە کەوتون و بۆنێکی بۆگەنی ناخۆشیان لەو شوێنە بڵاو کردوتەوە مێش و مەگەزێکی زۆریش بەهۆیەوە لە شوێنەکە بڵاو بوونەتەوە. شوێنەکە ئەکەوێتە نزیک گوندی ناوگردان و تانزە ڕۆماوەی نیو کاتژمێر لە سنتەری سلێمانیەوە دوورە تاکو و ئێستا هۆکاری کەوتن و مرداربوونەوەی ئەو ئاژەڵانە نازاندرێت بەڵام پەیامنێری سلەیمانی 1964 سەرقاڵی ئاشکراکردنی هۆکارەکەیەتی و لە پەیوەندیکردندایە لەگەڵ قایمقامەتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەریەم پارێزگایە بۆ ئەوەی ڕاستی ئەم ڕووداوە بە خەڵکی سلەیمانی بگەیەنێت. هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانیەکانیان بۆ وەرگرتنی موچە کۆتایی پێهات چونکە وتەبێژی حکوومەتی هەرێمەڵێت بڕیاری خەرجکردنی موچەی دوومانجی هێزە ئەمنیەکان درراوە. بڕیاری خەرجکردنی دوو موچەکە هی مانگەکانی 5 و 6 ئەم ساڵە کە تا ئێستا وەریان نەگرتووە. ئەمڕۆ پێنجشەممە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوەش کردووە لە دوای پەیوەندی نێوان هەردوو سەرۆکوەزیرانی هەرێم و بەغدا بڕیارەکە دراوە. لە دوێنێوەدا بەشکردنی موچەی مانجی 6 دەستی پێکردووە و بە پێی لیستەکەی وەزارەتی داراییش ئەمڕۆ 16 وەزارەت و دەستە موچەکانیان وەرئەگرن. حاڵەتێکی دیکەی تای خوێنبەربوون لە هەولێر تۆمار کرا ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاریە و چارەسەر وەرئەگرێت. توش بووەکە پیاوێکی بە تەمەنی 55 ساڵە و خەڵکی ئیدارەی سۆرانە. دکتۆر سەرکار سوورچی وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم توشبوونی ئەم حاڵەتەی بۆ 1964 پشت ڕاست کردەوە وتیشی ئەو کەسەی کە تووشی تای خوێنبەربوون بووە لە ماڵەوە ئاژەڵی ماڵی هەبووە و ڕۆژانە بەرکەوتنی لەگەڵ ئاژەڵەکان هەبووە لە ئێستاشدا دۆخی تەندروستی جێگیرە. ئەوە هەشتمین حاڵەتی تای خوێنبەربوونە کە ئەمساڵ لە هەرێمی کوردستان تۆمارەکرێت و 7 حاڵەتەکەی دیکە چاک بوونەتەوە و نەخۆشخانەیان جێهێشتووە. تینوێتی ڕووی لە ژمارەیەکی زۆری نەمامی چێندرا و لە سنووری کۆیە کردووە هۆکارەکەشی نەبوونی پلانی ئاودانیانە کە بەهۆیەوە بەشێکی زۆریان وشک بوونە و ئەوەی بە سەوزیش ماوەتەوە حکوومەت ئاوی نەداوە بەڵکو خێرخواز و ژینگە دۆستان لەسەر ئەچی خۆیان ئاویان بۆ بردوون. نەمامەکان لە زۆری دارسنە و بەرن ژمارەیان 3500 دانەیە لە مانگی 12 ساڵی ڕابردوو وەک پرۆژەیەکی هاوبەشی قایمقامەتی کۆیە و هۆبەی دارستان و پاوانی ئەم قەزایە لە خوارەوەی پاڵاسی چیای هەیبەت سوڵتان چێنراون. کازم کەریم لێپرسراوی هۆبەی دارستان و پاوانی کۆیە بۆ 1964 دانی بەوەدانا کە ئەو ژمارە نەمامەی چێنراون تا ئێستا لە لای ئەوان ئاو نەدراوە وتیشی لە مانگی 6 ئەم ساڵەوە بە ئاگاداری قایمقامەتی کۆیە دەرخستەیەکیان بۆ سەروی خۆیان لە هەولێر ناردووە بۆ ئەوەی خەرجی ئاودانی ئەو نەمامانەیان بۆ دابین بکرێت. ڕەزامەندی دراوە بەڵام دەڵێت تاکو ئێستا بودجەمان بۆ تەرخان نەکراوە. هەر شاد بن.